پیشاتین عراق ده چبن اریگلو هل بجارتنین پیش وقت ده بهنه انجام دان به هل بجارتنا دوباره کرنا دکارن بیجن هل بجارتنان ده جروش عراق تشتاق بهتا گوهارتن اری آلین تفجر صدر کو حتی نهاجی آمادنینه هیچ تنازلی که لپیشیا چارچوبه هم هنگی بکت او دی حتی کنگی لبر خوب دنو اصرار بکن لسریا هایی اری رول جاده جبروشون داده چبیتن جهجای بیا سر شماری اندام مکتب سیاسی تفجر وعیج بغداد پرسم هجامی سرگلک بخیراتی کردستان 24 دنیا که کشیان لپایتخت عراق بغداد جهت له هيا دنا و دنیا که ناکوکین سیاسی به خدمت گذاری نبونا کاربه آوه روش امنی خرابه خلق لسر جاده انا هون چاوری چه پیشاته کت کن چه همته که حتی که عراق جوان آلوزیان در باز ببیتن جو صدری بیتیان جو چارچوبه همه هنگیه بیت تحية طيبة لجنابك صلاة ورز جبوتا وبنرن وين هجاجي جبو كردستان 24 جراستي في گرجيات شيبوي نه كمك وعراق تيدا درباست به بتايبت جيد دما چيكرنا بروسيا سياسيان نو دما بحث آلوزو گرجيان دكين جدو 2010 دما کێشە چێبوون دناوبەرە مالکی و علاوی دەربارەی تەفسیرە دادگەهە فێدرالی و ئەم گەهشتن ئالۆزیەکی مەزن لە ساڵە 2014 جارەکەدن ئالۆزیێن و جیاوازیێن ناوبەرە سەرکردێن سیاسیین شیعی کو مالکی نەکن سەرۆک وەزیران بوو جارە دوێم و پشتڕەژیش بوو 2018 کوکی سەرۆک وەزیران بێجارەکەدێ ئەف ڕەوش چێ بوو دە بڕیارە سیاسیدا ژالیێ دەستەیە سیاسی کووە کرد خەلک دەرکەوێ لێ خۆنیشاندانێن تشرینی و هەروەها ئالیە سیاسی کوونەها هەیە وەکرد و حکمی لە عراقێ بکەن و داخواستێتە کردن کو دەستور وەرە سەرڕاستکردن و هەروەسا قانونە هەڵبژارتنێ و هەروەسا کۆمسیۆنە هەڵبژارتنێ تەفگەرە هەوا دیگەل چییە؟ ئەڤا کوهەی دەرفەتێک هەیە بزاوە هەوا لەگەڵ چییە؟ ئەرێ هەلبژارتنێن پێشواخەت گوهارتنا سیستەمێ چوزانم ئەو تشتێن کو دبێژی دەستورە هون دگەل چنە قرارە هەوا چییە؟ بەڵێ حرەکێکی هەیە پشتی ئەنجامن هەلبژارتنێن دەهەیە ئۆکتۆبەرێ و ئەو گرژیە کوونەها چێبووی لە عێراقێ ئەم هەموو دەبینن هەموو ئالیێن سیاسێ وەکە تەیار و چوارچێوەیە هەماهەنگی ئەم وەها دەبینن کو لە ڕۆژێن یەکێک و بەحسێ هەلبژارتنە پێشوەختکردن گرژی و ئالۆزی پتر ببن بەلێ چارەسەر خەریتەیەک ji بۆ چارەسەرێکی بابەتی کۆمژێ ئەزمێ دەرکەون و نەگەهن ئالۆزیەکی مەزن و کاریگەریەکی مەزن یە نێگەتیفە بی لەسەر جادەی مەژوان ڕەگۆ ئەگەر هەلبژارتنە پێشوەختوەرەکردن دوێ قانونەکە دن بن جێواز بێ ژیانەها ئەف قانونانەها هەندە کێشە هەنە دەبێن تێدەوەرن چارەسەرکردن ئەگەر ئەم بەحسێ هەلبژارتنێ دەکەین دوێ بەحس لێ کۆمسیۆنە سەربەخوا هەلبژارتنان بکەین و هەروەسا قانونە هەلبژارتنێکی دیتنامە ji بۆ حکوومەتە نەهاژی و پێکانینە حکوومەتێ ئەف حکوومەتە نەها پێویستە ئالیەتان ji بۆ هەلبژارتنێ پێشوەخت دانێ چاوە دکارێ دوێ هەندێک گۆڕانکاریên وەزارەتی وەرن کردن هەموو ئالی vêyekê dibêjin û herwiha ev xarîte heye ji bo çareseriyê lê ev babet e
ندزانین کو دگه هفه ئاستامە ترسیدار و ئەف خەریتەیە نوچێ دبێ لە عێراقێ ئەف ڕەوش گەلێکی مەترسیدارە و ئەف چارەسەریان مە پێشکەشکردن چارەسەریان گەلێکێ بابەتی بوون و هەمیە وێ تەوافق لەسەر وەیەکێ کردبە لێ ئیرۆ ڕەوش گەهشتە ڕەوشەکە ئالۆز و گرش کو ململانێ هەیە گەهشتنە ناوە ئەنجومەنە نوێنەران و هەروەسا ئالیێن دەسەڵاتێ و ڕەنگڤەدان لە جادەیە چێ بوویە باشە گەنجێن عێراقê di nava van xwepêşandanan da çi dibêjin evên ku ji hêla we ji bizava hewe tevgera hewe dadkevne cadeyan hûn jî alîgirên sedrin yan jî hûn jî weke tişrîniyan xûn serbixû xweser dihesibînin لا عفوا نا ببوورە نحن لسنا مع ئەم نە لەگەل چارچەڤەیە هەماهەنگینە و نە لەگەل تیارێ سەدری نەژی ئەم تیارێ سێیەمیە نونە هێزەکە نونە حرەکێکی سیاسی و باوەری بە گوهرتنا دەستوری هەیە و هەروەها گوهرتنا دەسەڵاتێ و ئارمانجین مەژی دروستن مەگوتن کو divê nîzamê perlemanî were guhertin ji bo serokayetî û her wiha em digel aliyekînînin li ser hesaba aliyekê dî belkû em aliyekin dixwazin ku guhertinê bikin guhertinê divê astê siyasî ku nikarîn tiştekî bikin û em dixwazin bikevin nava helbijartinekê ku helbijartin guhertinê bike ku em dixwazin bigehîn xelkê xwe alîgirên xwe ba hindek reyên babetî Hêjayê miya ser şemeriye endamê mekteba siyasî ya tevgera weyî ji Bexdayê ku dibêjî ne digel çarçûveyê ne jî digel sadrî ne